خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ درێژدان بە گفتوگۆ و قسەکردن لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر مکەڕەم تاڵبانی. دکتۆر ئەوترێت یەکێک لە کێشەکانی ناو حیزبی هیوا ئەوە بووە کە حیزبی هیوا هیچ کات ئەندامەکانی ئامادە نەکردەوە بۆ ئەوی بێتە حیزبێکی شۆڕژگەڕ. ئەم قسەیە چەند ڕاستە؟ قسەیەک ڕاستە، چونکە بەڵێم ئەو کارانەی جەماهیری کە لە بەغایە لەسا حیزبی هیوا موقفێت سەلبیە بوو. ئەو کوردانەی کە چەبگێر بوون بەشداریان تیا کرد، بەڵام ئەندامان حیزبی هیوا بەشداریان تیا ناکرد. شۆڕشی 45 کوردستان ڕوویدا، حیزبی هیوا نەیتوانی یارمەتیەکیان بدات، نەیتوانی لە شارێکە هەڵسێت مزارێک بکایە ڕێگەیە بگرێ، ئامانێ بگرێ، یا تشتێ بگرێ. حتا کە مەلا مستەفا لە نامەیەکە داواکە لە ڕەفیق حلمی حزب هیوا بەوە هەڵسێ، نە ڕەفیق حلمی پیانی وتو نە حیزبی هیواش ئامادە بوو بەو کارە هەڵسێ. لەبەرەوە یەکێک بوو لە ئەسباب تێکچوون حزب هیوا کە سەرەکی بوو، مەسەلەی ئەوە بوو نەیتوانی یارمەتی شۆڕشی 1945 بدەن. ئەوە گەلێک لە کوردەکان ڕۆیشتن ئیشتراکیان کرد، زابطانی ئیشتراکیان کرد. حزب هیوا وەکو حیزبێ وەکو تەنزیماتێک نەیتوانی هەر ئەو بەیانەی دەرکرد، ئەو بەیانێش بووە سەبەبەوەی جەماعەتێک دەستگیر بکرێن. منیش لەگەڵیان نبووم لە وەختەیە کە من لە حزبی هیوا دەرکرا بووم، شتێک شەکلی بوو، پەیوەندیم هەر وەکو جاران بوو لەگەڵ ئەندامان هیوایە. وەختێکیش کە ئیحالەی مەحکەمەی عورفی کراین و بڕیار درا بوو سزای لە سێدارەدانمان بەسەراین کرێ، بەخوا من و جەلیل وشیار لە حیزب هیوا نەما بووین، بەڵام بڕیارماندا بوو تا پای سێدارە لەگەڵیانە بڕوونین کاری نەکەین، بڵێنم وەڵای حیزب هیوا نین و ئینمان نین. وفعلەن لەگەڵیانە حەبس بووین تا گەیشتە ئەوەی کە ئێمەیان و ئەوانشیان پێکەوە ئین کرد، ینی بەرەڵا کرد و لێمانی بوونان. بڕیارماندا بۆ گەر تا پای سێدارە لەگەڵیانە بڕۆین. ئەوە شتێ شەکلی بوو کە ئین سەرۆک هیوا کرد بووی. پاش هەڵوەشانەوەی حیزبی هیوا ڕێڕەوی سیاسی و ئاراستەی سیاسی دکتۆر مکەڕەم تاڵبانی ڕوو لەکوێ کات؟ لە پاش تێکچوون حیزب هیوا لە نهایەت ساڵی 1945 من پەیوەندیم لەگەڵ بازێک لە شەخسیات سیاسی حیزب شیوعی کردبوو، بەڵام هێشتا ئەندام نەبووم لە حیزب شیوعیە. لە بیدایەت لە حوزەیران 1946 لەبەرەوەی لە یەکێک لە خۆپیشاندانەکانی حیزبی شیوعی بەشداریم کرد، وەزیر معروف بڕیاریدا منی لە کۆلیج فەسڵ کرد بۆ ماوەی ساڵێک. ئێتر لەو فترەیە بوو من لەلایەکەوە حەولمەدا کە وەزیر معروف ئەو دەسەڵاتەی نییە تەلەبەیەک لە کۆلیج فەسڵ بکە، ئەمە لە سەلاحیات مەجلیس کۆلیجە. لەلایە تریشەوە پەیوەندیم لەگەڵ حیزب شیوعی پیا کردبوو. لەو فترەیە من ئینتیمام کردە حیزب شیوعی کە هیوا نەمابوو، هیوا تێکچوو بوو، تەنها منەظەمەیەک مابوو لە مەنتقەی کفری و کەرکووک بە ناو هیوای ئازاد، ئەویش لە پاش ماوەیەک لە ساڵ 46 کۆبوونەوە و بڕیاریاندا خۆیان هەڵ کرد. دوای هەڵۆشانی حیزبی هیوا دکتۆر مکەڕەم تاڵبانی ئەبێتە شوێعی. پرسیارەکە ئەمەیە کە ساڵی 1946 لە مەهاباد پارتی دیموکراتی کورد دامەزرێ. بۆچی دکتۆر مکەڕەم تاڵبانی نابێتە پارتی؟ بۆچی ئەبیتە شوێعی؟ لە وەختەیە من چوومە حیزب شیوعی، هێشتا پارتی دیموکراتی کوردستان دانەمەزرا بوو. من هەر لە سەرەتاوە کە لە هێشتا لە قوتابخانەی سانەوی مەرکەزی بووم، تیجاهاتێک یەساری و تیجاهاتێک مارکسیمە بوو. کە چوومە بەغدا زیاتر بوو، چونکە حیزب شیوعی نەشاتێک زۆر واسعی هەبوو لە ناو قوتابیان و لە ناو کرێکاران و لە ناو ڕۆشنبیران و ئەمانە بە مانگردن هەڵەسان، بە نمایش هەڵەسان، بەمانە هەڵەسان. لەبەرەوە من ئەو تیجاهەم هەر لە پێشا هەبوو. لە کەرکووک تەنها ڕەگەزپەرستێ وەکو محەممەد شقێری تیا نەبوو لەوانەی کە لە وڵاتان ترەوە هاتبوون. یەکێک وەکو یاسین تەباعی تیا بوو، سووری بوو، لە ئاخرا دەرکەوتەمە ئەندام لیژنەی مەرکەزی حیزب شیوعی سووریە. مەتی زەکۆ مامۆستا بوو لە سانەوی لە کەرکووک. ئەمە پەیوەندی لەگەڵ مارکسیەکانەوە هەبوو، هەر لە سەرەتای دەرچوونیەوە.
یەکێک یاسین عەبدولکەریم تەلعفەریە بوو کە تورکمان بوو هەلێک لە بەغاوە لە کۆلیج پەروەردەوە دەرچوو بوو تیجاهاتێکی ساری و ئەمانەیە بوو لەبەرەوە منیش زیاتر تیجاهام بەلای ئەوانە ڕۆژ کە چوومیشە بەغا هەرچەندە لە هیوا بووم بەڵام ئەو کێشانەی کە لە ناو هیوا بووم هیچ مستەقبەلێکمان نابینی کە هیوا بتوانێت تشتێ بۆ میلەت کورد بکە. هیواتان بە هیوا نەما بوو؟ نەخێر هیوامان نازانی نەمانەزانی نەمان نەکرد کە هیوا بتوانێت شتێ بکە و فعلەن هیچی نەکرد. ینی وەکۆڵێ شۆڕشی 1945 حەق بوو بۆ ئەم حیزبە لە کاتێکا کە حزب شیوەی داوایە کرد لە دنیا و لە این دژی حکوومەتی عێراق بێستێن داوا بکەن ئیجباری بکەن کە لەگەڵ کوردەکانە شەڕ بێستێنێ بکەوێتە گفتوگۆ لەگەڵانە حزب هیوا ئەوەیشی ناکرد یەک بەیانێکی دەرکرد لەسەر ئەو بەیانەیە تاقمێکیان لە سەرکردەکان و لە ئێمە لە حزب هیوا گرتمانیان حالێ عرفیمانیا کردتر حزب هیوا شتێک وای نەماوینی نەماوە. باشە ساڵی 1946 مانگرتنی کرێکارانی نەوتی کەرکووک دەستی پێکرد. مانگرتنی کرێکارانی نەوتی کەرکووک تۆ ئەو کات پارێزەری سەرکردایەتی ئەو مانگرتنەتە کرد. کێ سەرکردایەتی مانگرتنەکەی بەڕێوە برد و دواتر چۆن ئازاد کران؟ مختلف جەماعەت بوون کوردیان تیا بوو عەرەبیان تیا بوو کلدانیان تیا بوو ئەنواع ئەشکال بوون کرێکار بوون ئەو تیجاهیان نەبوو تیجاهی قەومی بێت تیجاهەیەکە ساریان نەبوو بەڵام حزب شیوعی دەستی تیا هەبوو کەس ینی سەرکردایەتی و تیجایی بکات بەر لە ڕێگە نییەوە هەروەکو گەلێک لە کرێکاران تری وەکو کرێکاران مینا لە بەسرە و کرێکاران سکەک حەدیدی و کرێکاران پۆست و ئەمانە تەلگراف و هین دەستیان کرد بە مانگردن ئەمە شتێ بوو لە هەموو عێراقینیدا بوو کرێکاران نەوتیش دەستیان کرد داوایان کرد داواکانیان لە وڵۆ داوایەک اقتصادی بوو ینی مەسلەی چاکردن حیاتیان و سەهلکردن ڕۆیشتن و هاتن و کاروکردنیان لە کۆمپانیانەوت بەڵام لە جیاتێوی کە حکوومەت پشتگیریان بکە و داوا بکە لە کۆمپانیانەوت ئەو داوایان جێبەجێ بکە حکوومەت پشتگیری شەریکەی نەوتی کرد و لیانیدا لەو لێدانەیە سێنزە کەسیان کوشت و گەلێکیان بریندار کرد و سەرکردەکان مانگردنیان کرد ئیحالەی مەحکەمەی جەزایان کرد ئەو وەختەکە من گەڕامەوە لە ساڵی 46 ئەمانە ئیحالەی مەحکەمەی جەزا کران من ئەوجا پارێزەر بووم لەگەڵ چەند کەسێتر لە پارێزەران لە بەغاو هاتن لە مەحکەمەی جەزا ئێمە دیفاعمان لێیان کرد مەحکەمە تەرەفدار کرێکارانی کرد و تێمانەمانیان کردووەمان گرتن حەقێکە بە پێی دەستور و بە پێی قانون هیچ ئیخلالێکیان بە ئەمن نەکردووە تاکو حکوومەت لێیاندا داوای کرد ئەوانی فراش کرد داوای کرد متصەریف و مدیر شورتە و ئەوانەی کە بوونە سەبەب ئەو مەزبحەیە لە ناوینەکان ئیحالەی مەحکەمە بکرێن. باشە هەر لەو ساڵەیە ساڵی 1946 شوێعەکان خۆپشاندانێک ئەنجامێن تۆ بەشدارە بی لەو خۆپشاندانەیە و دەستگیرەکەیت. دەستگیر کرام درامە مەحکەمە وەکو گەلێک لە ئەندامان هین ئەندامان حزب شیوعی تا لەوانەیە لە ئەندام مەکتەب سیاسی حوسێن محەممەد شەبیبی تیا بوو سالم عوبێد نەعمان لە لوژنەی مەرکەزی بوو محەممەد حوسێنە بوو لە عیس بوو منیش دەستگیر کرام بەڵام کە چوون لە مەحکەمە شورتەکانیان هێنا شورتەکان بە نسبەت بازێکیانە وتیان وەڵا ئێمەمانەمان لە ناو دوکانەکان بینی لە دەرەوە نەمانیا بینەوە فعلەن کە هاتن لە مزارەکەیاندا قسمێک چوونە دوکانەکانەوە من شەکێ بووم لەوانە بە من وتیانەمە ئێمە لە دوکانەکانە گردیانمانی منیاکرد لەبەرەوە مەحکەمە منی فراش کرد بەڵام وەزیر مەعارف بەڕیانێکی دەرکردە لەبەرەوەی فڵان کەس مخالفەی مادەی 22 نظام کولیە کرد بڕیاردرا لە هەردوو دەور ئیمتیحان تەحریم کرێت ینی نێڵن ئیمتیحان دوو ڕۆژیما بوو بۆ ئیمتیحان منیان فەسڵ کرد بەڵام دەپاشەوەی کە ساڵ پێنجەم 2 مانگیش دەوامم کرد هەر مراجعەتمە کرد کە مەم وەزیر مەعارف حەقی نییە ئەو دەسەڵاتەی نییە بتوانێ من فەسڵکە
مەجلیس کولیە کۆبوونەوە بڕیاریاندا قەرارەکەی وەزیر معرفیان لا برد و بڕیاریاندا بگەڕێمەوە کە ئیمتیحانی تایبەتمدا و دەرچووم لە ئیمتیحانە گەڕامەوە بۆ کەرکووک وە پارێزەر. ساڵی 1940 حکومەت حملەیەکی بەرفراوانەکە بۆ گرتنی شیوعیەکان. تۆژ یەکێکی بێ لەو کەسانی کە دەستگیر دەکرێت و بە 7 ساڵ زیندانی ئەکرێت و 7 ساڵ زیندانەبی لە بەغا و بەعقوبە. ڕۆژگارەکانی زیندانی چۆن بەسەر برد، دواتر چۆن ئازادکرایی؟ لەو فترەیە لە ساڵی 48 کە حکوومەت عێراق ویستی پەیمان لە بین عێراق و بەریتانیا تازە بکاتەوە کە ساڵح جەبر ڕۆیشت بۆ بەریتانیا بەناو لەگەڵ وەزیر خارجەی بەریتانی بیڤن ئەو پەیمانەیین کرد. میلەت عێراق دژی ئەوە لە هەموو عێراقە لە کوردستانیش دەستیان کردە خۆپیشاندان دژی ئەوە داوایان کرد کە ئەو پەیمانە قبول ناکرێت. بۆ هێمنکردنەوەی خەڵک لە وەختەیە سەید محەممەد سەدریان هێنا کە پیاوی دینی و سیاسی شیعەکانە کردیان ڕئیس وزەرا، خەڵکی هێمن کردەوە بەڵام ڕێگای بۆەوە پاکردەوە کە نورسعید دووبارە بگەڕێتەوە بۆ حکوومەت تەشکیل بکە و ئیعلان ئەحکام عورفی کرا. هێرش کرا سەر نەک تەنها شیوعەکان، دیموقڕاتیەکان هەموو کەسانەی کە دژی و پەیمانە وێستان. یعنی حتا لە کوردستان و بە سەتان کەسیان هاوردە کەرکووک مەجلیس عورفی لەیان نەبوو، لە بەندیخانەکان و لە گرتوخانەکانە جێگایان نابوو و مەکتەبەکانیان چۆڵ کردبوو، خەڵکیان تیا حەبس کردبوو. وەجبە دایانیانە مەجلیس عورفی لە وەختیا من پارێزێر بووم دیفاعم لیانە کرد، زۆریان بەرەڵا بوون، بەعزێک کەمیان حکوم کران لەوانە. ئیتر ئەو هێرشەی کە کرایە سەر حیزب شیوعی بە سەتان کەسی گرت لە کەرکووک، ئەوانەی کە مەسوول مەنتقەی کوردستان بوون، جەمال حەیدەری مەسوول هەولێر بوو، نافع یونس مەسوول کەرکووک بوون، شەوکەت ئەحمەد غەفوور مەسوول سلێمانی بوو. لە یەکێ لە کۆبوونەکەیە کەپسیان کرد ئەو ماڵەی کە نێنی بوو ئەوانیان کرد و بەعزێکی انهیارات و خیانەت بوو لە قیادەی حیزب شیوعی. ئیتر ناو گەلێک کەسیاندا هاتن ئێوە شاشگردیان میشێکێ بوون لەوانە دەستگیر کران. ئێمەیان بردە معسکەر حرەس مەلەکی لە بوغرێب لەوانە تقریبا 4-5 مانگ ماینەوە ئێمەیان حالەی مەجلیس عورفی کرد. ئیتر لە مەجلیس عورفیە بەو جۆرەینیانە کرد کە معلوماتیان چی بوو لە سەرێکێک بەبێ ئەوەی شاید و ئەمانە بێر چەندێک بازێک لەواناتن شایدیان لە سەرماندا. ئیتر ڕیزیانە کردیان ڕیز یەکەم 20 ساڵ و ڕیز دووەم 15 و ڕیز سێم ئەوانە بەو شەکڵە منیش لەو ڕیزانەیە 7 ساڵم بەرکەوت لەگەڵ 3 ساڵ دەست بەسەری و ئیقامەی جەبری. 7 ساڵەکەم بردە سەر لە حەبسخانە، لە حەبسخانەی بەغا و لە حەبسخانەی بەعقوبە. طبعا لەو فترەیە گەلێک کێشە و مەشاکیل ئەومانەما توش بوو تا دەرەجەیەک گولە بارانمانیان کرد. لێمە لە سجن بەغا 8 کەسمان لێ کوژرا و نزگەی 90 کەس بریندار بوو. ئێمەیان وەکو جەنازە هەڵگرت نەخڵمانیان کرد بۆ بەعقوبە. لە بەعقوبە من لە وەختەیە کە چوم ساڵ و نیوەکەم ما بۆ ساڵ و نیوەم لە بەعقوبە بەسەر برد کە دەرچووم 3 ساڵ ئیقامەی جەبریم لەسەر بوو، مڕاقەبی شورتە منیان نات بۆ بەدرە. لە پاشە کە ساید قەزا زۆزی داخلیە بووە پەیوەندی لەگەڵ مامۆمانە بوو پیانوت بڕیاریدا منیان نەقڵ کرد بۆ کوفری تاکو شۆڕشی 14 تەمووز 1950 من دەست بەسەر بووم لە کوفری. باشە لە شۆڕشی 14 تەمووزی ساڵی 1950 تۆ ئەکرێتە مدیری انحیساری تووتن لە بەغدا. چۆن کرایتە بەڕێوەبەری انحیسار؟ ئەوترێت مەعمەلی جگەرەکەی سلێمانی دکتۆر مکەڕەم تاڵەبانی دامەزراندووە. ئەو بارودۆخە چۆن بوو ئەگەر بۆمان باس بکەیت؟ من لە کەرکووک بووم، لە پاش شۆڕش لە کفری و چوون بۆ کەرکووک، مەکتەبێکم کردەوە بەناو محاماد و بەڵام بوو بۆ قەڕی حیزبی شیوعی. فترەیە مامەوە 4-5 مانگ لە یەکی 59 منیان داوا کرد بۆ بەغا، منیان کردە مدیر عام انحیسار تووتن لە بەغایە.
لەو فترەیە گەلێک محاولەم کرد کە گەلێک ئیسلاحاتۆمانە بکرێ و هاتمە سلێمانی و پەیوەندیم لەگەڵ فەلاحان زراعەت و تن و لەگەڵ دایرەیە و لەگەڵ ئەمانەیە کرد بازێک ئیسلاحات کرا لەو وەختەیە خەریک بوون کە مەحمەد جگەرە لە سلێمانی بکەن شۆڕش هەڵگیرسا بوو من هاتمە سلێمانی تەرتیباتەوەم کرد کە بیناکەی بکرێت لەو وەختەیە پارەش نەبوو لە ئیدارەیەن حسار توتن لە وزارەت مالیە پارەم قەرز کرد دامە قسەت یەکەم ئەو مەکاینەوەمانە مەحمەد جگەرەکەم لە سلێمانی جێبەجێ کرد دامەزرا بەڵام ئەوەی پێ نەچوو کە وزارەت ئیسلاح زراعی دامەزرا منیان داوا کرد بە مفتش عام وزارەت ئیسلاح زراعی من چووم بۆ ئیسلاح زراعی ئەوجا حەمەد سەعید حاجی برایم ئاغا بووە مدیر عام انحسار لە پاش منە ئیتر من هاتمە وزارەت ئیسلاح زراعی 2 ساڵ دوای شۆڕشی 4 تەموزی 58 چەند مانگێک بەر لە هەڵایسانی شۆڕشی ئەیلول هێزێک لە دەربەنی بازیان ڕۆبەڕووی سوپای عراقی بوونەوە هێزێکی کوردی دژی قانونی ئیسلاحی زراعی عەبدولکەریم قاسم شەڕیان بەرپا کرد چەند مانگ دوای ئەوە شۆڕشی ئەیلول هەڵایسا و دەستی پێکرد هەڵوێستی ئێوە لەو کاتەیە وەک حیزبی شوعی وەک دکتۆر مکەڕەم تاڵەبانی لەسەر ئەو قانونی ئیسلاحی زراعی عەبدولکەریم قاسم و ئەو هێزە کوردیەی دەربەنی بازیان و شۆڕشی ئەیلول چی بوو؟ طبعا ئێمە تەرەفدارەوە بوون کە ئیسلاح زراعی بکرێت ئێوە لەگەڵ قانونەکە بوو زراعی بە شکلێک قوڵتریش بکرێت نەک بەو شکڵی کە کرا طبعا ئەو بووە سەبەب ئەوەی لە شیمال و لە جەنوبا ئەوڕەوانەی کە مەلاک و دەرەبەک بوون ئەمانە دژی ئەو قانونە بێسنەوە گەڕان بۆ منفەزێک کە دژی ئەوە بێت و بخۆیان بخزێنە ناوە ئەو منفەزانەیە ئەمان ویست ئێمە محافەزەی حکوم شۆڕش بکرێ بەڵام ئەو گروپە عسکەریانەی کە لە بەناو ئەفسەران ئازادەوە تەشکیل کرابوو لە پێش شۆڕشە اتجاهات جیاوازیان هەبوو اتجاهات ڕەگەزپەرستیان هەبوو یەکێتی لەگەڵ مسر بازێک ئاوا و تیجاهاتیان هەبوو هەبووش اتجاهێکیان هەبوو کە عێراق محافەزەی استقلال خۆی بکات زروفێک وا کە هاتە پێشەوە بێتە سەبەبەوەی بەبێ کێشە یەکێتیەک بەبێ ئەو وەختە عێراق بیکات وا پەلەپەل نەکات ئەگەر لە جیاتی یەکێتی یەکبوونێک ینی وەکو ئیتیحادێک لەبین دەوڵەتە عەرەبەکان بکرێ نەک وەحدە شیوعەکان کریانەوە بوو لەو تەرەفدارەوە بوون مەسەلەی وەحدیان بە شتێک عەمەلی نازانی و فعلەن مسر کە وەحدەی کرد لەگەڵ سووریە و لەگەڵ یەمەن و لەگەڵ ئەمانەیە نەیتوانی بیباتە سەر بووە سەبەبەوەی هەڵوەشێتەوە و هەمویان توش شکست بێنن بنەک تەناین ئێمە اتجاهمانەوە بوو کوردەکان دژی شۆڕش هەڵنەسن لە عینی لە هەمان کاتیشە داوامانە کرد لە حکوومەت عێراق مەسەلەی داوای ڕەوای کوردەکان جێبەجێ بکات بکوێتە وتوێژ لەگەڵیانە ڕێکەوێ بەڵام بۆ سەبەبەوەی هەتاکو بێت پەیوەندی لەبین حزب دیموکرات کوردستان و مەلا مستەفا و مەکتەب سیاسی لەلایەک و حکوومەت عەبدولکەریم قاسم لەلایەکین بێ بۆ سەبەب ئەوەی کە شۆڕشی ئەیلول هەڵگیرسی ئەمە لەگەڵەوەیشە کە تەرەفدارەوە نەبووین تەرەفدارەوە بووین ئێمە چەند مزەکرەیەکمان تەقدیم عەبدولکەریم قاسم کردو بە چەند پێش نمایش هەڵسان ئەو شەڕەی کە لە کوردستان ئەکرا لە هەمان وەختە ئێمە داوامانە کرد لە عەبدولکەریم قاسم کە ئەو شەڕە بوێسێنێت و بکەوێتەوە توێژ لەگەڵ کوردەکانە پرسیارەکە ئەمەیە دکتۆر خودی مەلا مستەفا خۆی ڕازی نەبوو بە هەڵایسانی شۆڕشی ئەیلول کەواتە شۆڕشەکە چۆن هەڵگیرسا یا با بڵێم هەڵوێستی ئێوە بڕیاری ئێوە بۆ چوون ئێوە چی بوو لەسەر هەڵایسانی شۆڕشی ئەیلول لە بیدایەت هاتن مەلا مستەفاوە ناوەک حەساسیەتێک لەبین مەلا مستەفا لەبێن عەبدولکەریم قاسم هەڵگیرسا کە شۆڕش 14 تەمووز بوو ئەفسەران ئازاد بوونە دوو بەرەکیەوە یەکێکی قسمێکیان لەگەڵ عەبدولکەریم قاسم و قسمێکیان قەومیەکان بوون و بەعسیەکان بوون کە تەرەفدارەوە بوون زوو بە زوو یەکێتی ئەمانە بکرێ عەبدولکەریم قاسم حەساسیەتێکی بوو بەرامبەر جەمال عەبدناسر کە هان ئەو
دەست ئەفسەرانەی ئەدا کە دژی عەبدولکەریم بێسن و ئیجباری بکەن نیاویابی و ڕووقێنن ئەوەی حەسی بەوا کرد. بەلام سەفا کە لە یەکێتی سۆڤێتەوە بەرقەی نووسی بۆ عەبدولکەریم قاسم و عەبدولکەریم قاسم بەخۆشیەوە ڕێگایدا کە ئەمە وڵات خۆتەوە توانی بگەڕێیتەوە گەڕایە و پێشوازی لێ کرد. مەلام سەفا نەیەزانی حەقیقەت ئەو شۆڕشە چۆن ئەنجام درا. ڕەسەن لە مۆسکۆ ڕۆیشت بۆ قاهیرەوە لەگەڵ جەمال عەبدناسرا کۆبووەوە. تەبەن عەبدولکەریم قاسم ئەوەی پێخۆش نەبوو ئەم ڕێگای داوت بکە بگەڕێتەوە بۆ وڵاتێکی خۆی وایە بگەڕێتەوە بەغا لەگەڵ عەبدولکەریمە ئینی بکردایە مودەتێک لە بەغا مایەوە پێشوازیە گەورە لە مەلام سەفا کرا. عەبدولکەریم قاسمیش خۆی بە زەعیم لەو حەددا نابوایە کێتر منافەسەی بکە. لەوەی شانەوەین کماشێکی کرد بەرامبەری مەسەلەی ڕووداوێکتری ڕوویدا مەسەلەی عەشایری بوو کوشتن ئەحمەد ئاغای زێباری کە مەلام سەفا نە ئاگای لێبوو نە تەئیدیشی کرد. ئەوە بووە سەبەب ئەوەی کە عەبدولکەریم قاسم بە تەواوەتی لە مەلام سەفا عاجز بێ. مەلام سەفاش بۆ ئەوەی عەبدولکەریم ئەگەر حیمایە نەکا ناتوانێت لە بەغا خۆی حیمایە بکە بەغای بەجێ چووە بەرزان. لەوە ترسا کە عەبدولکەریم بە حرەکەتێک هەڵسێ دەزی داوای کردبوو لە حیزب خۆیان ئامادە بکەن ئەگەر حکوومەت هجوومێکی کردە سەریان ئەمان بتوانن کە بەرەڵستی بکەن وێنی بکەن. وا دیارە بە پێی ئەوەی کە من لە کتێبەکەی بەڕێز مەسعود بارزانیە خوێنیمەتەوە مەکتەب سیاسی لە جیاتی ئەوەی کە خۆیان ئامادە بکەن لێرە لە سلێمانی دەستیان کرد بەوەی کە ڕێگاکان بگرن و سەیتەرەدانێن لەسەر ئەو ڕێگانەی کە بۆ سلێمانی تێ. تەبان حکوومەت ئەمەیان بە شتێک مخالیف قانونەمانە دانا. عەبدولکەریم قاسم لە جیاتی ئەوەی کە توێژ بکە لەگەڵ کوردەکانە ناردی بە لەو سەیتەرانەیدا و شەڕ هەڵگیرسا و شۆڕش دەستی پێ کرد. ئێمە تەرەفدارەوە نەبووین کە شۆڕش هەڵسێت لەو کاتەیە تەبان تەرەفدارەوەش نەبووین کە حکوومەت عێراق حکوومەت عەبدولکەریم قاسم بە هێرشێک سەربازی و ئەمانە مقابلەیان لەگەڵا بکە. داوامانە کرد کە حکوومەت شەڕ بێستێنێت هەتا حزب شیوعی بەیانێکی بڵاو کرد داوای کرد لە ئاحزاب شیوعی لە هەموو عالەمە تەرەفدار ئەوە بنوور گوشار بخنە سەر حکوومەت عەبدولکەریم قاسم بۆی شەڕ لە کوردستانە بێسێت و لە ڕێگای توێژ و ئەمەوە لە ڕێگای ئاشتی و کێشەی کورد لە عێراق حەل بکرێت. زۆر باشە دکتۆر من کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە ئەمەوێت دوا پرسیار بکەم لە کۆدێتای ساڵی 1963 تۆ دووبارە دەستگیرەکرێیتەوە و 3 ساڵ و نیو حکم ئەدرێیت لە پاش ئەوەش دیسانەوە دەستگیرەکرێیت و 6 مانگ حکم ئەدرێیت. ئەو بارودۆخی ئەو کات چۆن بوو؟ طبعا گەلێک اتجاهاتەمانە بوو خان عەبدولکەریم قاسم کاریانە کرد و پیلانیان دانا. لەو فترەی عەبدولکەریم قاسم لە وەخت مفاوەزات بوو لە بین خۆی و لە بین شەریکات نەوت کۆمپانیای نەوت کە بازێ داوای حکوومەت عێراق بوو جێبەجێ بکرێ. ئەو وەختە مەسەلەی تامیم لە نێوانە نەبوو. شەریکات نەوت بۆ ئەوەی مووقف حکوومەت زەعیف بکات ینی بەرهەم نەوتی کەمەوە کرد واریدات نەوت کەم بوو میزانەی عێراق گەلێک کێشەی تێکەوت. حکوومەت ئەو جاکە عەبدولکەریم قاسم اتجاهی وای گرت کە ئەو ئەرازیانەی لەلایەن شەریکات نەوتەوە استثمار نەکراوە لیان وەرگێتەوە لە ڕێگای شەریکەیەک نەوت وەتەنی عێراقیەوە استثمار بکرێ. ئەمە بووە سەبەب ئەوەی ئەو حکوومەتانەی کە لە پشت شەریکەی نەوتەوە بوو مووقفێک دوژمنایەتی ئاشکرا بەرامبەر عەبدولکەریم قاسم وەرگرن. ببوورە دکتۆر کاتی بەرنامەکە کۆتایی هات زۆر بەڕێز دکتۆر مکەرەم تاڵبانی یاساناس و سیاسەتمەدار سوپاس بۆ بەشداری لە ئەڵقەی دومی بەرنامەکە هەوڵین لە ئەڵلقەکانی داهاتووە درێژە بە گفتوگۆ بین بەڕێزان ئەڵلقەی دومی دیدارەکەمان کۆتایی هاتە ئەڵلقەی سێم و بەیەگەشتنەوە بخۆتان سپێنی خواتان لەگەڵ. سوپاس دکتۆر جان.